بەشی 32 ئەو شارە تازەی فرعون دروستی کرد. من هیچ کە قسەم نەکرد، بەڵام نەمەتوانی دەنگی پیاکێشانی سەرقۆچ بە دەروازەی شاری مەژیدۆ لەبیر خۆم ببمەوە. دەمزانی کە لەو شارەدا هەر ژنێکی میسری بکەوێتە دەست سەربازە سریانیەکان بەبێ ڕەزامەندی خۆی دەستدرێژی دەکرێتە سەری. بەڵام سەرەڕای ئەمانە خۆشحاڵ بووم لەوەی کە شتێکی ئاوەها ڕەوشجوانمە بینی. من هێشتا باسی دەربارەکان واتە بنەماڵەی پاشایەتی ئەخناتونم نەکردووە کە لە تەبەسەوە هاتوون. ئەوان نەیانتوانی لەگەڵ فێرعەوندا بێن بۆ شاری ئاسۆ، چونکە فێرعەون ئەوەندە بەپەلا لە تەبەسەوە بەڕێکەوت کە دەربارەکان بە فریای نەکەوتن لەگەڵیدا بەڕێ بکەون و ئەوان دوایی هاتن. ژیانی دەربارەکان جگە لەوەی کە بەردەوام لە فێرعەونەوە نزیک بن، لە کاتی پێکەنینی ئەوانیش پێ بکەنن، لە کاتی پەژارشدا خۆیان غەمبار پیشان بدەن، هیچ ئامانجێکی تر نەبوو. باوکەکانیشیان لە سەردەمی فێرعەونەکانی پێشوو ئەم کارەیان دەکرد و بوونیان کاریگەریەکی تری نەبوو. نەوەکان پیشە و ناوی باوکیان بۆ دەبووە میرات، لەگەڵەوەشدا کە زۆربەی دەربارەکان هیچ کارێکیان نەدەکرد، بەڵام پیشەی ڕەسمیان هەبوو. پلەپایەکەی خۆیان لەگەڵ یەکتریدا بەراورد دەکرد و هەر یەکێکیان هەوڵی دەدا وای نیشان بدا کە پیشەی ئەو گەورەتر و بەڕێزترە لە کاری ئەوانی تر. هەندێک جاریش کە پیشەی یەکێک لە دەربارەکان واتە خزمەکانی فێرعەون لە پلەی ئەوانی تر بەرزتر دەنرخێنرا، ئەوەی تر وای دەردەخست ئەگەرچی بەڕواڵەت پای ئەو نزمە، بەڵام لەمانادا پیشەکەی ئەو گرنگتر و بەرزترە و هاوڕێکانی ئەو کەسەش وایان نیشان دەدا کە قسەکەی ڕاستە. پیشەی دەرباریەکانی فێرعەون بریتی بوو لە پێڵاودانەری دەربار و چەتەردار و نانەوای دەربار و بەرگدروی دەربار و شەرابچی دەربار و ئەوان لە هەموو تەمەنیاندا تەنها یەک جاریش کەوش و چەتری فێرعەونیان هەڵ نەئەگرت و یەک جاریش نانیان بۆ نەئەکرد و یەک جاریش جامێ شەرابیان نەدایە دەستی، چونکە هەموو لە پیاوانی دەرباری بوون و پێیان نەنک بوو ئەم کارانە بکەن. ئەم ئەرکانەیان بە بەندەکان یان خزمەتکارەکان دەسپارد و لە دەرباری فێرعەوندا تەنانەت خەتەنەکەری پاشایەتیشی لێبوو. منیش بە سەرقلیشێنی پاشایەتی لە قەڵەمەدرام، بەڵام سەرقلیشێن ناوێکی ڕواڵەتی پزیشکی تایبەتی فێرعەون بوو. من لەو باوەڕەدام کە لە نێوان دەربارەکاندا تەنها من کارم دەکرد، لەبەر ئەوەی بەردەوام ئاگام لەباری تەندروستی فێرعەون بوو. ئەو ڕۆژەی کە دەرباریەکان بە سواری کەشتی لە تەبەسەوە هاتن، هەر ئەوەندە کەشتیەکە گەیشتە شاری ئاسۆ، دەستیان بە خوێندنی سرودی ئاتونی خوای نوێ کرد بۆ ئەوەی وای نیشان بدەن کە باوەڕیان بە خواکەی فێرعەونە. پاشان لەو خێمانەی کە لە کەناری ڕووبار هەڵیاندا نیشتەجێ بوون، هەتا خانوەکانی شار دروست ببێ و لەوێ دەیان خوارد و دەیان نۆشیەوە و چێژیان لە ژیان وەردەگرت. چونکە وەرزی زستانی میسر بە تەواوەتی کۆتایی پێهاتبوو، وەرزی بەهار دەستی پێکرد بوو، باڵندەکان ئەیان خوێند. دەرباریەکان ئەوەندە خزمەتکار و بەندەیان هەبوو کە تەنها جێگەی حەوانەوەی ئەوان بە شارێک لە قەڵەمەدرا، چونکە ئەوان نەیانەتوانی بەبێ بەندە و خزمەتکار ژیان بەسەر ببەن و هەندێک لەوانە تەنانەت توانای شتنی دەستەکانیشی نەبوو، دەبوایە بەندەکان دەستیان بۆ بشتایە.
بەڵام شتێکیان هەرگیز لەبیر نەدەچوو کەم تەرخەمیان لێ نەدەکرد. ئەویش ئەوە بوو کە فرعون لە هەر شوێنێک بوایە ئەوانیش لەوێ بوونایە بۆ ئەوەی فرعون بیان بینێ و ناو شێوەیانی فرامۆش نەکردایە. ئەوان کاتێک کە بینیان فرعون حەز دەکا شارەکە زوو تەواو بێ بەناییشیان دەکرد و خۆم بینیم کە هەندێک لە ژنە جوانەکانی دەربار بەڕووتی لەسەر زەویدا دەنیشتن و خشتیان دەبڕی و هەندێک لە پیاوەکانیش لە کاتێکدا کە بەندەکانیان چەتریان لە بانسەریانەوە ڕاگرتە بوو کە هەتاو لێیان نەدا خشتەکانیان یەک لە دوای یەکتری لەسەر دیوارەکاندا دەنا و وەستاکان هەمیشە لەم بەنە نەزان و ڕیاییانە بەداخ بوون چونکە ئەوان بەناییان نەدەزانی و خشتەکانیان بە جۆرێک لەسەر یەکتری دادەنا کە وەستا ڕاستەقینەکان ناچار دەبوون ئەو دیوارانە بڕوخێنن و سەر لە نوێ دروستی بکەنەوە. دەرباریەکان بەکارەکەی خۆیانەوە دەنازین و هەموو ڕۆژێک دەستا تڵۆق کردووەکەی خۆیان نیشانی فرعون دەدا بۆ ئەوەی بزانێ کە چەند بۆ دروستکردنی شاری خواکەی ئەو زەحمەت دەکێشن. لە دوای چەند ڕۆژیش لە کاری بەنایی ماندوو دەبوون بۆ ئەوەی کارەکەیان جۆرا و جۆر بێ دەستیان بە ناشتنی نەمام و باخەوانی دەکرد. ئەنجا نۆبەی باخەوانەکان بوو کە لە تاو تووڕەبوونیان فەنا ببەنە بەر خواکانی میسر چونکە هەرچیەک باخەوانەکان دەیانچاند ئەوان وشکیان دەکردەوە و نەمامە بچووکەکانیان لەناو دەبرد و جۆگەلەکانی ئاویان تێک دەدا. باخەوانەکان و ئەوانەی نەمامیان دەچاند نەیانەتوانی بە ئاشکرا بەرامبەر بە پیاوەکان و خانمە دەربارەکانی فرعون ناڕەزایی دەربڕن بڵێن کە دەست لە کاری ئێمە وەرمەدەن. ئەوانیش بە خەیاڵی ئەوەی یارمەتی باخەوانەکان دەدەن هەموو ڕۆژێک ئازاریان دەدان و کارەکانی ئەوانیان زیاد دەکرد. بەڵام ئەو ژن و پیاوانە هەرزوو لە نەمام ناشتن و گوڵچاندنیش بێزار بوون و شەوان مێشولە ئازاری دەدان و بەیانیان دەهاتنە لای من بۆ چارەسەری پێستی لەشیان کە مێشولە پێوەی دابوون داوای مەڵحەمیان لێ دەکردم. هەندێک لەوانش بە دزیەوە دەگەڕانەوە بۆ تەبەز بۆ ئەوەی کاتەکانیان لە خۆشگوزارانیدا بەسەر ببەن و ئەوانش کە نەیان دەتوانی بەنهێنی بگەڕێنەوە چونکە ئەوەندە خۆیان نیشانی فرعوندا بوو کە دیار نەبوونیان گومانی دروست دەکرد لەگەڵ گەرما و مێشولەی ئەوێ ڕاهاتن و کاتەکانی خۆیان بە خواردنەوە و یاری زار هەڵدان دەبردە سەر. بیناسازی شاری ئاسۆ بەرەو پێش دەچوو خانووەکان بەرزتر دەبوونەوە و دارەکان گەورە دەبوون و زەویەکانی دەرەوەی شار پڕ بوون لە شینایی بەسوود. من نازانم بیناکانی شاری ئاسۆ چەندی تێچوو بەڵام دەمزانی کە هەموو ئەو زەوی و پارانی کە فرعون لە پەرزگەی خواکەی پێشوو دەستی کەوتبوو لە دروستکردنی ئەو شارەدا خەرج کرا و تەنانەت کەمیشی هێنا. دەبێ ئەوە بڵێم کە زێڕ و پارەکانی ئامون هەمووی نەکەوتە دەستی فرعونەوە چونکە کەهینەکانی ئامون لەبەر ئەوەی پێشبینیان دەکرد کە لەوانەیە فرعون خواکەیان لەناو ببا هەندێک لەو زێڕە ئەمبارکراوەیان بەر لە دەستپێکردنی شەڕ بۆ شوێنی تر ڕاگواستە بوو. بنەماڵەی پاشایەتی مسر بەهۆی ڕۆشتنی فرعون دابەش ببوو. شاژنی پێشوو واتە دایکی فرعون کە ناوی تیئی بوو ڕازی نەبوو کە لە تەبەز بڕوات و کۆشکی ڕازاوەی پاشایەتی بەجێ بهێڵێ. ئامیش کە کاهینی پەرزگەی گەورەی ئاتون بوو پێشتر لەم سەرگوروشتەیەدا باسم کرد هەر لە تەبەز مایەوە و لە دوای ڕۆیشتنی فرعون بار و گوزەرانی خەڵکی تەبەست هیچ گۆڕانکاریکی بەخۆیەوە نەدی و تەنها فرعون لەوێ نەما بوو. خەڵکیش ڕۆیشتنی فرعونیان پێناخۆش نەبوو بەڵکو بە فرعونێکی درۆزنیان دەزانی و وایان بیر دەکردەوە کە ئیتر لە شەڕ و ئاژاوەی ئەو ئاسوودە بوون. شاژن نەفرتیتی کاتب بۆ شاری ئاسۆ بۆ مناڵبوون گەڕایەوە شاری تەبەست چونکە نەیدەتوانی چاوپۆشی لە هاوکاری مامانە ڕەشپێستەکان بکە. بۆ جاری سێیەم کچێکی تری بوو
ناویان نا ئانخز ئاتون و سەری ئەو کچەش وەکو سەری دوو کچەکەی تر درێژ بوو، چونکە مامانە ڕەشپێستەکان بۆ ئەوەی نەفرتیتی لە کاتی مناڵبووندا بە ئاسانی بزێ سەری کچەکانیان لە ناوسکی شاژندا دەگوشی و درێژیان دەکردەوە. خەڵکیش لەو دەستکاریکردنەی مامانەکان بێ ئاگا بوون. درێژبوونی سەری کچەکانی فیرعەونیان بە یەکێک لە موعجیزە پەڕجووەکان دەزانی و وایان بیردەکردەوە کە لە جۆری سەری ڕەچەڵەکێکی گەورەی خواکانە کە بە شازادەی خانمە جوانەکانی میسر بەخشراوە. نەفامی خەڵک گەیشتووە ڕادەیەک کە هەوڵیان دەدا سەری خۆیان وەکو سەری شازادەی خانمەکانی میسر لێ بکەن، لەبەر ئەوەی لە دوای مناڵبوون ئیتر نەدەکرا سەریان درێژ بکەنەوە، بەو شێوەیە ناکرێ سەری ژنێکی باڵغ درێژ بکەنەوە. پرچی دەستکردی تایبەتیان لەسەر دەکرد بۆ ئەوەی سەریانی درێژ نیشان بدایە، بەڵام شازادە خانمەکان بۆ ئەوەی بیسەلمێنن کە درێژبوونی سەری ئەوان سروشتیە نەک دەستکرد، هەندێک جار بەبێ پرچی دەستکرد و بەسەری تاشراوەوە لە میوانداریەکان ئامادە ئەبوون و شاعیرەکان هۆنراوەیان لە وەسفی سەریان دەهۆنیەوە و پەیکەرتاشەکان بۆ دروستکردنی شێوەی بتەکانی خۆیان چاویان لە نمونەی سەری ئەوان دەکرد. لە پاش ئەوەی کچی سێمی نەفرتیتی هاتە دنیاوە، شاژنی میسر لە تەبەسەوە بۆ شاری ئاسۆ گەڕایەوە و بە یەکجاری لەوێ مایەوە، بەڵام حەرەمسەرای فیرعەونی هەر لە تەبەس بەجێهێشت، چونکە حەزی نەدەکرد مێردەکەی لەوێ زیاتر سەرقاڵی پێداویستیەکانی حەرەم بێت و ئەو زەکەمەی خۆی بۆ جێبەجێکردنی کاروباری ئەوێ بە فیڕۆ بدا. خودی فیرعەونیش ژنەکانی تری زۆر خۆش نەئەویست و تەنها هەندێک جار بۆ ئەنجامدانی ئەرکی هاوسەرێتی دەچوە لایەن و من دەمزانی نەفرتیتی لە هەمویان زیاتر خۆشەوێ، چونکە لە هەموو ژنەکانی حەرەم جوانتر بوو. لە دوای بوونی سێ کەس هێشتا هەر بە شاجوانێکی بەرجەستە لە قەڵەمەدرا. لەگەڵ ئەوەشدا نەفرتیتی بۆ ئەو خۆشەویستی فیرعەون خۆی بە قەرزاری جادوگەرە ڕەشپێستەکان نەزانی، نەک جوانیە سروشتیەکەی خۆی. جادوگەرەکان پێیان وتبوو ئەگەر ئەڤینی مێردەکەی بپارێزێ لە داهاتوودا کوڕی ئەبێ. شاری ئاسۆی ئاتون بە 1 ساڵ دروست کرا و ئەگەر کەسێک مێژووی دروستکردنی خانووەکانی شاری نەزانیایە، بەهاتایە ناو ئەو شارەوە بیبینایە، وای دەزانی هەر نەبێت 10 ساڵە دروست کراوە، چونکە دارخورما و داری سێبەردار و درەختە میوەدارەکانیان لە ڕەگەوە هەڵکەندبوو، هێنابوویان لە ئەو شارە چاندبوویان. هەندێک لە دارەکان وشک بوونەوە، بەڵام لەبەر ئەوەی پێشبینی وشک بوونەوەیان کردبوو، ئەوەندە داریان هێنابوو کە شاری ئاتون ببووە باخێکی سێبەردار و میوەدار و لە جۆگەلە ئاوەکان ماسی بچووک هاتوچۆیان دەکرد و مراویەکان لە بانشارەوە دەفرین و ئاسکە ماڵیەکان لە ناو ماڵەکاندا و لە ناوەڕاستی گوڵ و گیاکان ڕاکەڕاکیان دەکرد و لە کاتی چێشلێنان بۆنی بەهارات دەهات. بەم شێوەیە شاری ئاسۆی ئاتون بە ناوی ئاتونەوە دروست کرا. کاتێک کە وەرزی پاییس هاتەوە، ئاوی نیل بەرزبەوە، فیرعەون بە یەکجاری بڕیاریدا کە بەڕەسمی ئەو شارە پێشکەشی ئاتون بکا. ماوەیەک بەرلەوە بیناساز و کرێکارەکان 4 شەقامی گەورەیان دروست کردبوو کە یەکێکیان لە ناو شارەوە بۆ هەر 4 لا دەڕۆیشت و لە کۆتایی هەر یەکێک لەو شەقامانە بتێکی ئاتون دانرا بوو. ڕۆژێکیان فیرعەون لەگەڵ بنەماڵەی پاشایەتی و دەربارەکان
بەرەو ئەو پەیکەرەی لای باکوور بوو ڕۆیشتن. لەوێ بەڵێنیاندا کە ئەو شارە هەمیشە بە شاری ئاتون بزانرێت و تا زیندووە ئەوێ بکاتە بارەگای هەمیشەی خۆی و لە دوای مردنیشی تەرمە مۆمیاکراوەکەی لەو شاخە بنێژن کە کەوتۆتە لای ڕۆژهەڵاتەوە. پەیکەرتاشەکان و ئەو بەنایانە دەبوایە گۆڕی فیرعەونیان دروست بکردایە، لەبەر ئەوەی کە ئەیانزانی ماوەی چەند ساڵێک لەو شوێنە شاخاویانە نیشتەجێ دەبن، بە ژن و مناڵەکانی خۆیانەوە ڕۆیشتن و بەر لە ڕۆیشتنیان فیرعەون پێیوتن حەز ناکەم بۆ دروستکردنی ئارامگاکەم خۆتان ماندوو بکەن، لە کارەکانتان پەلە مەکەن، چونکە ئاتونی خوای من دەڵێت نابێ ئازاری کەس بدەیت و ئێوە ئەگەر ڕۆژانە 2 یان 3 میزان کار بکەن لە دوای چەند ساڵێک گۆڕەکەم دروست دەکەن و هەوڵ بدەن خواردنی زۆر بخۆن و ژن و مناڵەکانیشتان باش تێر بکەن بۆ ئەوەی قەڵە و جوان بن، چونکە ئاتون جوانی خۆش دەبێت و جوانی دەبێتە هۆی ئەوەی کە لە خەڵکیدا خۆشەویستی دروست بێت و لا گەلێک کە هەموو ژن و پیاوەکانی جوان بن کینە دروست نابێ. کاتێک کە فیرعەون فەرمانی دروستکردنی گۆڕەکەی خۆیدا، گەورەکان و دەربارەکانیش هەوڵیاندا ئەوانیش گۆڕ بۆ خۆیان دروست بکەن. ئەم بابەتە فیرعەون و ئەوانی تریشی بە ئاگاهێنا کە پێویستیان بە خانەی مەرگ هەیە بۆ ئەوەی مردووەکان لەوێ مۆمیا بکرێن. لەبەر ئەوە فیرعەون فەرمانیدا کە باشترین مۆمیاکارەکانی خانەی مەرگی تەبەز بهێنن بۆ شاری ئاتون. فیرعەون دەیزانی کە ئەو مۆمیاکارانە لە ناو پەرستگەی ئاموندا دەژین و ئەوەشی ئەزانی کە تەنانەت یەک کەسیش لە کرێکارەکانی مۆمیاکردنی ئامون ئاتون ناناسن، چونکە ئەوان لەبەر ئەوەی لە هەموو ماوەی تەمەنیاندا لەوێ بوون وەکو یان لەوەرێک لە قەڵەمە درێن کە نابێت بە مرۆڤیاندا بنێی، چونکە بە جۆرێک خۆیان بە مردووەکانەوە گرتووە کە وەکو ئەوانیان لێ هاتووە. ئەو ڕۆژەی کرێکارەکانی مۆمیاکردنی تەبەز بە سواری کەشتیەوە بەرەو شاری ئاسۆ هاتن، خەڵکی لوتی خۆیان گرت و چوونە ژوورەوە، چونکە بۆنی تایبەت بەو کرێکارانە لە هەوادا بڵاو بۆوە و خەڵکی لە تاواڕیان دەکرد و تەنها من لەو بۆنە ڕام نەکرد، چونکە هاتەوە یادم کە منیش ڕۆژێک وەکو ئەوان لە خانەی مەرگ کارم دەکرد. بەر لەوەی مۆمیاکارەکان بێنە قەراغ شارەکە خانەی مەرگێکیان بۆ دروستکرده بوون. فیرعەون منی کردە بەرپرسی چاودێری دروستکردنی بیناکە و ئامادەکردنی کەرەستەی کاری مۆمیایی، چونکە ئەیزانی کە کاهینەکانی خوای ئاتون ڕقیان لە مۆمیاکارەکانە بوو، چونکە وایان ئەزانی کە ئەوان هێشتا شوێن کەوتووی خوای پێشون و هیچ یەکێک لە کاهینەکانی ئاتون ئامادە نەبوو چاودێری دروستکردنی ئەو خانووە بگرێتە ئەستۆی خۆی. من کارەکەی خۆم بەباشی ئەنجامدا، چونکە جگە لە زانیاری پزیشکی خۆشم لە خانەی مەرگ کارم کردبوو، ئەمزانی کە خانەی مەرگێکی تەواو پێویستی بە چ شتێک هەیە و لەو خانەیە چەند حەوزێکی گەورەم بۆ ئاو و خوێ دروست کرد و چەندین تەلارم دروست کرد کە مۆمیاکارەکان بۆ دەرکردنی ناوسک و کاسەی سەری مردووەکان و پێچانەوەیان تەنگەتاو نەبن. هەروەها لەبەر ئەوەی دەمزانی کە شوێنی هەمیشەیی کرێکارەکان هەر لە ناو خانەی مەرگدایە، بۆ نیشتەجێبوونیان ژووری پێویستم دروست کرد. لەبەر ئەوەی کە لەو شارەدا خانوویان بۆ منیش دروست کرده بوو، هەر لەو شارەدا مامەوە و لەوە بەدووە ژیانی من لەوێ ڕووداوێکی گرنگی تێدا ڕوونەدا، چونکە لەوانەیە مرۆڤ لە ماوەی چەند ساڵێکدا هیچ شتێکی بەرچاو لە ژیانیدا ڕوونەدات و هەندێک جاریش لە ماوەیەکی کەمدا کارەساتی زۆر ڕوودەدات و من ماوەی
10 ساڵ لە شاری ئاسۆ مامەوە. لەم ماوەیەدا کارەکانم هەمووی هەروەکو یەک بوو. هەموو ڕۆژێک نەخۆشەکانم لە ماڵەوە چارەسەر دەکرد و هەموو ڕۆژێکیش دەچوومە کۆشکی فێرعەون و هەندێ جاریش لە ژیانی من و دانیشتوانی تری شاری ئاسۆ هەندێ شت ڕوویدا کە لە ڕووداوەکانی تری ئەو ساڵە بە بایەختر بوو. لە ماوەی مانەوەم لە شاری ئاتون زانیاریم هیچ زیادی نەکرد، بەڵام لەو شتانەی کە لە سەردەمی گەنجێتیم فێر ببووم سوودم وەرگرت و وەکو مێش هەنگوین بووم کە لە زستاندا هەنگوینی تازە دروست ناکات و لەوەی لە هاویندا کۆی کردوتەوە کەڵک وەردەگرێ. دوور نییە کە لەم 10 ساڵەدا تێپەڕبوونی کات ڕۆحی منی گۆڕی بێ، چونکە تێپەڕبوونی شەو و ڕۆژ وەکو بەردێک کە ئاو بەسەریدا بڕوە کار لە مرۆڤ دەکا. ئاو لەگەڵ ئەوەشدا کە نەرم و ڕەوانە بەڵام بەردا دەتاشێت و سافی دەکات و تێپەڕینی کاتیش ڕوحی مندا دەتاشێت و شێوەیەکی تری بەسەردا دەهێنێت. من بەهۆی زیادبوونی تەمەنم قورستر و سەلارتر بووبووم، ئیتر وەکو سەردەمی گەنجێتیم بە زانست و زیرەکیەکەی خۆم نەدەنازیم و لەوانەیە ئەوەی ببووە هۆی لەسەرخۆیی و ڕەوشبەرزیم ئەوە بوو بێت کە کاپتا بەردەوام پێی نەئەوتم تۆ پزیشکێکی گەورەیت و دەبێ هونەرەکەی خۆت بناسێنی بۆ ئەوەی قەدرت بگرن. کاپتا لەو شارە نەبوو، بەڵکو هەر لە تەبەزە ژیا و لەوێ مەیخانەکەی خۆی و داراییەکەی منی بەڕێوە دەبرد. شاری ئاسۆ لەگەڵ ئەوەشدا کە بە جێگەی نیشتەجێبوونی فیرعەون لە قەڵەمەدرا، بەڵام بە شێوەیەک دەیبردە سەر کە دوود لە دنیایەکی تردایە جگە لە میسر دروست کراوە و دەنگدانەوەی ڕووداوەکانی جیهانی دەرەوە وەکو شەوقی مانگ کە شەوێک لە ئاو بدات و دوای نەمێنێ دەگەیشتە شاری ئاسۆ. بۆ فیرعەون شارەکانی تری میسر وەکو ئەوە بوو کە نەبێت، چونکە ئاگای لە ڕووداوەکانی ئەو شارانە نەبوو. ئەو نەی ئەزانی کە لە شارەکانی تر وشکە ساڵی و نەبوونی و ئازار فەرمانڕەوایی دەکا، چونکە دەربارەکانی هەرگیز ڕاستیەکەیان پێ نەدەوت و دەیانزانی کە نابێ ئەو شتانەی پێ بڵێن کە دەبێتە هۆی دڵتەنگبوونی. ئەگەریش هەندێ جار ناچار دەبوون کە چەند شتێکی پێ بڵێن، چونکە دەیانزانی چارەیەکی تریان نییە بە جۆرێک ئەو شتانەیان لە بەینی شتی چاکی وەکو هەنگوین و گوڵ و شتە بۆن خۆشەکان دەپێچایەوە کە فیرعەون هەستی بە گرنگی ئەو ڕووداوانە نەئەکرد، لەبەر ئەوە ڕاستیەکانیان پێناوت تاوەکو تووشی ژانەسەر نەبێ. شاری تەبەز لەلایەن ئامی کاهینی گەورەی تەبەز بەڕێوە چوو. فیرعەون هەر شتێک کە بۆ پاشایەتی و دەسەڵاتدارێتی دزێو بوایە وەکو وەرگرتنی سەرانە، دادپەروەریکردن، بازرگانی لە تەبەز هێشتبووەوە. بۆیە تەبەز وەکو جاران بە پایتەختی ڕاستەقینەی میسر لە قەڵەمەدرا و شاری ئاسۆ بە جۆرە پایتەختێکی کاتی لە قەڵەمەدرا. ئامی خەزوری ئەخناتون بوو. فیرعەون متمانەیەکی زۆری پێی هەبوو. کاهینی گەورەی ئاتون وەکو پاشایەکی ڕاستەقینە لە تەبەزدا فەرمانڕەوایی ئەکرد. لە دوای ڕووخانی خوای ئامون ئیتر هیچ هێزێک نەبوو دژایەتی فیرعەون بکات و بتوانێ ببێتە بربەست بۆ دەسەڵاتەکەی. کەواتە ئامیش کە بە ناوی فیرعەون و خوای نوێوە لە تەبەز فەرمانڕەوایی دەکرد ناڕازی نەبوو. ئامی وای بیردەکردەوە کە لەبەر ئەوەی خوای کۆن لە ناو چووە دەسەڵاتی نوێش لە میسردا چەسپاوە، ئیتر چیتر ئارامی و پەرێشانی دروست نابێتەوە. دەسەڵاتی ئامی ئەوەندە بەرفراوان بوو کە هەموو کەس و هەموو شتێکی دەگرتەوە. ئەگەر دوو جوتیار یان دوو باربەر ناکۆکیان بەرپا بکردایە، دەبوایە کێشەکەیان لەلایەن کاهینی گەورە یان ژێردەستەکانی چارەسەر بکرایە. ئامی لەوەی کە فیرعەون
لە شاری ئاسۆ دەمێنێتەوە ناگەڕێتەوە خۆشحاڵ بوو، چونکە دەیزانی کە ئەگەر فیرعەون بگەڕێتەوە بۆ تەبەس گرفت بۆ ئەو دروست دەکا. کاهینی گەورە بۆ ئەوەی فیرعەون خۆشحاڵ بکە بۆ ڕازاندنەوەی شاری ئاسۆ دیاری گرانبەهای بۆ دەناردوو. فیرعەون هەرچەندە زێڕ و پارەی بۆ تەواوکردنی شارە تازەکە بیویستایە کاهینی گەورە بۆی دەنارد. هورمهەب لە شاری مەمفیس فەرمانڕەوایی دەکرد و ئاسایش و هێمنی وڵاتی دەپاراست، چونکە ئەو هێزی ئەژنۆی هەموو فەرمانبەرێکی باش بوو کە بۆ سندنی سەرانە لە خەڵک دەچوون و هێز و بازووی هەر پەیکەرتاشێکیش بوو کە ناوی ئامونی لەسەر بت و پەرزگاکان و گۆڕەکان ڕەش دەکردەوە و لە جیاتی ئەو ناوی ئاتونی لەسەر هەڵدەکەند. فیرعەون فەرمانی دابوو کە تەنانەت گۆڕی باوکیشی بکەنەوە و ناوی ئامون لە ناو ئارامگاکە و لەسەر ڕووپۆشی مۆمیاکە ڕەش بکەنەوە و لە جیاتی ئەو ناوی ئاتون بنووسن. جا کاتێک کە گۆڕی باوکی ئەخناتون کرایەوە ئیتر دیارە گۆڕی خەڵکی ئاسایش هەردەکرایەوە و ناوی خوای نوێیان لە جیاتی ئامون دەنووسی. کاتێک کە ویستیان ناوی ئامون لەسەر گۆڕەکان نەهێڵن و ئاتونی لێ بنووسن، لەگەڵ ئەوەشدا کاڵکەندنی گۆڕ لە میسر قەدەغە بوو، بەڵام ئامی ڕەخنەی نەگرت چونکە ئەو پیاوێکی زیرەک بوو. ئەیزانی کە تا ئەو کاتەی فیرعەون بۆ شەڕکردن لەگەڵ مردووەکان دەچێ، کار و فەرمانەکانی مەترسی بۆ زیندوەکان نییە و مرۆڤ مەگەر نەفام بێت کە بەڕێگاگرتن لە کارێک کە دژی مردووەکانە فیرعەون لە خۆی بڕەنجێنێ. لە پاش شەڕی ناوخۆی تەبەس کە لە نێوان لایەنگرانی خوای نوێ و خوای کۆن کە پێشتر باسم کرد، وڵاتی میسر ماوەیەک ئارامی بەخۆیەوە بینی و ئامی کاهینی گەورە وەرگرتن و سندنی سەرانەی بە چەند باجوەرگرێکی گەورە سپارد و ئەوانیش بەهۆی چەند باجوەرگرێکی بچووکەوە سەرانەیان لە خەڵک دەساند و لە پاش هەر دەورەیەکی وەرگرتنی باج بدەنە هەژارەکان کە بەپێی یاسای گشتی زیاتر لە باجداندا دەوڵەمەندەکان ئەرکیان دەکەوتە سەرشان، خۆڵی خۆیان بەسەری خۆیاندا دەکرد و کراسیان لەبەر خۆیاندا دەدڕاند کە باجوەرگرەکان بە چاوی بەزەییەوە سەیریان بکەن. بەڵام کەس سەرنجی نەئەدا پێیان، چونکە بینینی پیاوێکی هەژار کە گرفتاری ستەمی فەرمانبەرانی وەرگرتنی باج بوو بێ ئەوەندە ئاساییە کە کەسکی پێی نەئەسووتە. هەروەها لە دوای هەر جارێک باجوەرگرەکان لە ساڵی ڕابردوو دەوڵەمەندترە بوون. ئەمەش بنچینەیەکی سەرەکیە کە چارەسەری نییە و تا جیهان بمێنێ سەرانە لە خەڵکی دەسەنرێ و فەرمانبەرەکانی باجیش بە زیانی میری بێت یان بە زەرەری خەڵکی دەوڵەمەند دەبن و تەنها بە شێوەیەک دەکرێ ڕێگا لە دەوڵەمەندبوونی فەرمانبەرانی باج بگیرێ، ئەویش ئەوەیە کە باج هەر نەبێت و ئەمەش ممکن نییە. لە شاری ئاسۆ نەفرتیتی چوارەمین کچی خۆی بە دنیا هێنا و لەدایکبوونی کچی چوارەم بەڕادەیەک بووە هۆی بەدبەختی کە نەهامەتی شۆڕشی سووریای لەبیر بردەوە کە لە داهاتوودا باز دەکرێت کە چۆن سووریا شۆڕشی لە دژی فیرعەون کرد. نەفرتیتی لە دوای ئەوەی کچی چوارەمی بوو هەموو کەسێکی تاوانبار دەکرد کە جادویان لێکردووە و بوونە تا هۆی ئەوەی کە دیسانەوە کچی ببێ و بەرەو تەبەس ڕۆیشت بۆ ئەوەی یارمەتی لە جادوگەرە ڕەشپێستەکان وەربگرێ و ئەوان ئەو جادووەی کە خەڵکی لە ئەویان کردووە پوچەڵ بکەنەوە.